سڵاو عەلەیکم بێ کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. بەشداری ئافرەت و کاری سیاسی هەمیشە لە ناوەندی حکومڕانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێو ڕێکخراوەکانی خوشکان ئافرەتان ژنان هەمیشە نقاش و بابەتێکی گەرم بووە لە ماوەی ڕابردوودا. ئافرەتان پیان وایە ئەو ڕێژەی کە وەکوان لە بابەتی ئیداری و کارگێڕی دانراوە ئەوە ڕێژەیەکی باش نییە بەڵکو لە ئاستوانە و پێگەی ئافرەتاندا نەبووە. ئەو گلەیانەی کە ئافرەتان لەسەرم بابەتە هەیەە بە دیاریکراوی چییە؟ لە کاتێکدا ئەم قەزەیە ڕەنگە بە پلەیەک لەسەر شانی ئەوان بێچیان کردو بۆ زیادکردنی ڕێژەی بەشداری ئافرەتان لە ناوەندەکانی حکومڕانی هەرێم. بێگومان ئەمە لە تەواوی دنیا و دنیای دیموکراسیشدا وایە ئەگەر ڕێژەی ئافرەتان بە شێوەیەک بێ لە ناوەندی حکومڕانی و ئیداری هەمیشە با پێوەرێکی گرنگی بابەتی دیموکراسی بۆ ئەو سیستمە سیاسیە دیاری کراوە. هەموو ئەمانە لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە بە تایبەتی ئەوەی کە لە کابینی نوێی حکوومەتی هەرێم ڕێژەی بەشداری ئافرەتان بە شێوەیەکی باشتر لە جارانکاری لەسەرکرا هەمووان دەبێتەوە و وەڵامی زیاترم لەگەڵ میوانەکەم بەڕێز پەرێز عومەر چالاکوان وەردەگرم. خات و پرێز بەخێر بیت. زۆر سپاس، دەستان خۆش بێت. کۆتایی پێشەکەکە دەکەم بە پرسیار پێت وایە بەشداری ئافرەتان بەراورد بە ڕابردوو چی جیاوازیەکی هەیە؟ پێت وایە ئێستا زەمینەکە لەبارترە بۆ ئەوەی ئافرەتێک بتوانێت ئەو مەهارەت و توانایی کە هێتی لە ناوەندێکی ئیداری حکومڕانی پراکتیزەی بکات؟ زەمینەکە گونجاوە بۆ ئێوەی ئافرەتان؟ دەستان خۆش بێم کاتێ ئێوە بینەرانیش باش. باشترین ئامراز بۆ هەڵسەنگاندنی ڕۆڵ بە تایبەت لە بواری واگشتی مەسەن لە بواری ژناندا بەڵە بەراوردکردنە. ئەگەر ئێمە دیقەت بدەین بەداخەوە بەشداری ژنان کابینە لە دوای کابینە ڕووی لە کزی و ڕۆڵی کەمتر و نادیدەتر دەگیرێت بەڕاستی. ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە خۆمان پێخەباتکاری ژنانە بەردەوام قسەی لەسەر دەکەین، هەوڵی چارەسەرکردن و ڕاستکردنەوەی دەدەین لەبەر ئەوەی کە هیچ کۆمەڵگایەک هیچ یەکەیەکی کۆمەڵایەتی بەبێ بەشداری تەواوی ژنان ناتوانێت سەرکەوتوو بێت و ناتوانێت قیەمەکانی خۆی بپارێزێت و ناتوانێت ئارامی بەدەست بهێنێت. بۆ لە ڕێژەیە ناڕازین خۆ ئەگەر بۆ نمونە پەرێزخانیانی من چالکوانێکی ئافرەتانم لەگەڵ ئابوو لە ماوەی ڕابردوو ئەو پێی وا بوو بە پێشوانی قسەکانی جەنابتەوە، یعنی ئەوەی لە کابینی نوێی حکوومەت کراوە بۆ بەشداری ڕێژەی ئافرەتان شتێکی نەوعی بووە. بە تایبەتی ئێستا پارێزگای هەڵەبجە بە نمونە وەربگرین زۆرترین پۆستی کارگێڕووی ئیداری بەدەست ئافرەتەوەی لە شارەکە. پێت وایە جیاوازە؟ پارێزگای هەڵەبجە هەمیشە تایبەتمەندێکی جیاوازی هەیە و جیاواز بۆ جێگای شانازیە حتا لە بوارەکانی تونند و تیژیش ئەوەی کە لە ناوچەکانی هەورامان و هەڵەبجە و ئەمانە جێگای فەخر و شانازیە بۆ هەموو نەتەوەی کورد. بەڵام ئەگەر ئێمە ناتوانین کە باسی کابینە دەکەین تەنها باسی پارێزگای هەڵەبجە بکەین، ئێمە لە ئاستی باڵا دەمانەوێت هەڵسەنگاندنی بۆ بکەین. ئێمە داواکارین کە ئەو کۆتایی کە لە پەرلەمان هەیە شۆڕ بێتەوە لە دەسەڵاتی جێبەجێکردن لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ خوارەوە بۆ هەموو بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە نەقسی گەورەمان هەیە و ئەو کاتەشی کە ڕازی بووین کەواتە ئێمە دەبێت ئەو کات قۆناغی خەباتمان بگوازینەوە بۆ قۆناغێکی تر. نەخر ئێمە ئێستا لە قۆناغی بەدیهێنانی داواکاریەکانمانی و داواکاری ژنان بە هیچ شێوەیەک بەدی نەهاتووە لەم کابینەیە. ئەم ڕێژەیە چۆن زیاد دەکرێت؟ تەنها هیوا و ئاواتە یان دەبێت نەخرگوتم خەباتی بە هێندەی ئەمە دەبێ هەوڵی بۆ بدرێت؟ نەخر ئەمە خەباتی بۆ دەکەین، هەوڵی بۆ دەدەین. وەکو گوتم لە ڕابردوو کەم و کورتی زۆرمان هەبووە بەڵام دەستکەوتی باشیشمان هەبوو. یەکێک لەو دەستکەوتانەی کە دەبێت هەموو ژنانی کورد شانازی پێوە بکەن ئەو هەموو گۆڕانە یاساییانە بوو لە قەدەغەکردنی کوشتر لەسەر شەرف هەتا هەموو ئەو یاسایەکانی دیکە و بەدەستێنانی ڕێژەی کۆتا لە دەسەڵاتە هەڵبژێردراوەکان لە ئەنجومەن هەڵبژێردراوەکانی وەکو ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان و ئێستا زۆربەی ئەنجومەنانی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکانیش کۆتا بەکاردەهێنن. ئەمە دەبێت لە حکوومەتیش جێبەجێ بکرێت و خەباتی ئێمە لە کۆمەڵێک بواردا بەردەوامە لە بەشداری ژن، لە بەرزکردنەوەی ئاستی تواناکانی ژن لە وەسەری سیاسی، هەروەها لەوەی لە قبولکردنی ئەم بەشداریە. ئێمە ئەگەر دیقەت بدەین ڕاستە لە ئاخر پەرلەمانی کوردستان
ژن سەرۆکی پەرلەمان بوو بەڵام ئەگەر دیقەت بدەینە هەموو مقابلاتەکانی ئەگەر گوێ لە معاناتەکانی بگرین دەزانین کۆمەڵێک ئاستەنگ لەگەڵ هەموو ئاستەنگە گشتیە سیاسی و ئیداریەکانی لە کوردستان ڕوبەڕووی دەبوویەوە بەڵام کێشەی زۆر گەورەشی لە بەرژنبوونی دەهاتە پێش ئەمە بۆ وەزیرە ژنەکانیش ڕاستە ئەمە بۆ کاربەدەستە ژنەکانیش ڕاستە بۆیە پێویستمان بە کەواتە چوونی ئافرەتێک بۆ سەرۆکایەتی دامەزراوەیەکی یاسادانە لە هەرێم بۆ خۆی گۆڕانێکی باش نییە ئەمە تەمان گۆڕانێکی باشە و ئێمە شانازیشی پێوە دەکەین و دەستخۆشیش لەو حیزبە دەکەین کە کۆمەڵێک دەست پێش خەری کرد لە دانانی سەرۆکی پەرلەمان کە لە وەزیر ئەو کابینەیە ئەگەر سەیری بکەین دەست پێشخەری باشی تێدایە بەڵام دیسان پێویستمان بەوەیە کە کۆتا لە دەسەڵاتی جێبەجێکردن جێگیر بکرێ هەروەها جگە لە بەشداری ژن بەڵکو دەبێت ڕێز لێگیراو بێت کە دەبێت دەسەڵاتەکانی قبول کراو بێت دەبێت عەقلی ژن قبول بکرێت چونکە ئێمە دەبینین لە کوردستان لە کیانی کوردستان لەو کیانەی کە لە زیاتر لە 30 ساڵی ڕابردوو کورد توانویەتی بەدەستی بهێنێ ئێمە کێشەی گەورەمان لە عەقلیەتی دەسەڵاتدارەتی هەیە لە کوردستان ئینجا لە ناو حکومەت و لە ناو دێمە سەر ئەوەی کە ئەو ڕۆڵەی کە ئافرەتانی ئێمە بینیوانە لە دەستگایەکی ئیداریە کارگێڕی ئایا دەورێکی ئافرەتانە بۆ یاخود پیاوانە خۆ بۆ خۆی ئەمەش بەشێکە لە گلەی و سەرنجەکان بەڵام پێشەوە پێم خۆشە ئاست و شێوازەکانی بەشداری سیاسی ئافرەت چیە لای تۆ؟ چ کاتێک دەتوانین بە ئافرەتێک بڵێن بەشدارە لە کارێکی سیاسی؟ هەموو پرۆسەیەکی کۆمەڵایەتی ئابووری ئیداری کە تێیدا ئیدارە دەکرێت کەواتە تێیدا سیاست دەکرێت چکە ئەگەر ئێمە پێناسەی سیاست بەبیر بێنینەوە سیاست هونەری بەڕێوەبردنە بۆیە ناکرێت سیاست لە ناو ماڵەوە لە پەیوەندی نێوان دوو ئینسان حتا بەڕێوەبردننی وڵات و بەڕێوەبردننی دامەزراوە گەورەکان ناتوانین لە هیچ پەیوەندیەکدا ئێمە سیاست داببڕین بۆیە هەموو چالاکیەک دەبێت سیاست تێیدا ڕۆڵ ببینێت نەک ئەو سیاسەتی کە لە کوردستان لە عەقلی کوردستان بەداخەوە کراوە قەتیس کراوە لە ناو حیزبایەتی سیاست بە تەنیا حیزبایەتی نییە هیچ بەڕێوەبردنێک چ عیبێکی سیاسی تایە حیزبایەتی ئەگەر حیزبایەتیەک بێ لە پێناو نیشتیمان لە پێناو نەتەوە ئەو پڕیشانازیە حیزب ئامرازی بەڕێوەبردننی وڵاتە کەواتە حیزب گەورەترینی یعنی گەورەترین ئاستی سیاستکردنە تۆ لە ڕێگا حیزبەوە دەتوانی وڵات بەڕێوە ببەی استراتیژیەتی بەڕێوەبردننی وڵات و خەبات و هەموو ئەمانەدا بڕێژیت کەواتە ڕاستکردنەوەی ئەم باڵانسە جێندەریە لە ڕووی سیاسی و لە بینی ئافرەت و پیاوێکدا بۆ وەرگرتنی پۆستێکی باڵا چۆن ڕاست دەکرێتەوە ئەمە کارێکی قورسە ئافرەتانی ئێمە لەمەوەی ڕابردوو کاریان بۆ ئەمە کردووە طبعا کاری بۆ کراوە و کاری جدیشی بۆ دەکەین باشە بەڵام ڕاست بەیەندێ ئەو کارە نەتیجە هەیە بەڵام ڕاست نەکراوەتەوە یعنی بە بارتەقای خەباتی ژنان لە کوردستان دەستکەوتمان نییە دەستکەوتەکان زۆر کەمترن لەو خەبات و قوربانی دانەی کە ژن دەیبینێ ئەمەش بەشێکی وە گوتمان مادام حیزب وەسیلەی بەڕێوەبردننی وڵاتە حیزب کەمتەر خەم بووە لەوەی کە ڕۆڵ و پێگەی ژنان لە بەرچاو بگرێت و قبوڵی بکات خۆی ئامانج لە حیزب دەبێ ئەمە قبولکاتیا خود دەبێ ئافرەتەکە ورەتوانە و سەریقە و لێهاتووی هەبێت ئەم حیزبە ناچار کات بڵێت وەرە ئەم پۆستە باڵایەن بۆ بەڕێوە ببە ژنەکە هەوڵ دەدات خەبات دەکات بەڵام کۆمەڵێک ئاستەنگ هەن کە لە بەرژنبوون ڕوبەڕووی ژن دەبێتەوە بۆیە دەبێت حیزب ڕۆڵی هەبێت طبعاً ئەگەر حیزب نەتوانێت ڕۆڵی هەبێت کە وەک گوتمان مادام حیزب ئامرازی بەڕێوەبردننی وڵاتە مادام وڵات لەلایەن حیزبەوە بەڕێوە دەچێت کەواتە لە کۆتاییدا وڵات لەژێر هەژمون و هەیمەنەی عەقلیەتی حیزبدایە بۆیە تو ئەگەر بتەوێت گۆڕانکاریەک لە کۆمەڵگا و لە سیستەم بکەیت پێم وایە دەوێت لە حیزبەوە دەستی پێ بکەیت بۆیە من هەردەم دەڵێم حیزب ئەگەر تۆ نەتوانی لە ماڵەکەی خۆت لە حیزبەکەی خۆت گۆڕانکاری بکەی بێگومان ناتوانانی لە کۆمەلگا و لە حکوومەتیش گۆڕانکاریەکان بەردەوام و سەرکەوتوو بن باشە بۆ چاکردنەوەی ئەم وێنەیە بۆ ئەوەی هاوشانی ئافرەتێک پیاوێک هاوشانی پیاوێک ئافرەتێک لە پۆستی بەڕێوەبردن بەشداریان پێ بکرێت یەکەم کار دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت پێدوانیە
تێگەشتنی کۆمەڵگا لەسەر و تێگەشتنی حیزبیشەوەیە هەتا ئەمە چاک نەکەیتەوە. یەکێک لە کێشە گەورەکانی کۆمەلگای کوردی ئەوەیە کە حیزبەکانی ئێمە ملکەتی عەقڵیەتە کۆمەڵایەتیە دواکەوتووەکان دەبن. ئەمە یەکێک لە کێشە هەرە گەورەکانە. کۆتا لە پێناو ڕاستکردنەوەی ئەم بۆچوونە دانراوە. بۆ نمونە ئەگەر پێشتر خەڵکانێک پێیان وا بووت کە وەزارەت بەڕێوەبردن تەنها ئیشی پیاوە، تۆ دەبێت بە کۆتا بە ئیستیسنا بۆکردن تۆ ژنێک هاوشێوەی پیاوێک توانا و کەفائی هەیە، تۆ دەبێت ژنەکە ببیتە پێشەوە بۆی ئەمە بە قبوڵکردن بدەیت لە کۆمەلگا. بۆی کۆمەلگا سەرەتا دەبێت بە مەرکەزی کار بکەیت تا کۆمەلگا ئەزمونونەکە ببینێت کە کۆمەلگا ئەزمونونەکەی دیت دڵنیام قبولکراو دەبێت دیار دەکات. بۆ نمونە ئێمە دەزانین بەتابێت مەسەرەن وەزارەتی کشت و کاڵ هەمیشە پێمان وایە کشت و کاڵ خۆی مەسلەیەکی پیاوانەیە، ئینجا بەڕێوەبردنەکەشی دەبێت لەلایەن پیاو بێت. بەڵام ئەگەر لە هەموو ماوەکانی ڕابردووی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەراورد بکەین، دەبینین یەکێک لە وەزیری هەرە سەرکەوتوەکانی ئەم وەزارەتە ژنێکە، کەواتە دەبێت تۆ جارێ حیزب لە ڕێگای حکوومەت ئەم دیاردەیە بە قبولکردن بدا، پیشانی بدا، وا بکە کە کۆمەلگا ئەمە ئەزمون بکە، دوای دڵنیاین کە قبولی دەکاوەک ئەوەی کە لە پەرلەمان لە دەورەکانی یەکەم ئەگەر کۆتاش هەبوو بەڵام بە کۆتا ژنان دەچون، بەڵام لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمان چەندی ژنمان بەبێ کۆتا چووە پەرلەمان، خۆی دەنجی لە بەشێک لە پیاوەکانی زیاتر. بەڵام لە پەنای ئەمەشدا ڕخنەی ئەوە دەگیرێ، ینی زۆر جار کە ئافرەتێک دەچێتە پۆستێکی باڵای ئەم وڵاتە بە هەمان شێوە و میکانیزمی پیا و سیاست دەکات و ئەو دەورەی کە بینیوتی دەورێکی پیاوە نەبووە، بڕیار بۆ دراو بووە نەک بڕیار بەدەر. کۆمەلگایەکی پیا و سالاریە باشە، دەسەڵاتێکی پیا و سالاری سرفە، بۆیە ئاساییە ژنێک پێی وابێت بۆ ئەوەی قبولکراو بێت پیاوانە بیر بکاتەوە. بەڵێ ئێمە ئەو کێشەیەمان هەیە. یەک دوو ئێمە کێشەی ئەوەشمان هەیە لەبەر ئەوەی وە گوتمان هەتا ئێستا بەشداریکردنی ژن نەتوانراوە بە تەواوی قبولکراو بێت لەلایەن تاکی کۆمەلگا، بۆیە پێویستمان بە کۆتایە. زۆر جار ئەم کۆتا لە دیاریکردنی نوێنەرانی ژن پیاوان ڕۆڵ دەبینن، بۆیە پیاو نایەت کەسێک پشتیوانی بکا، کەسێک بێنێتە پێشەوە کە بەڕاستی عەقڵیەتێکی ژنانەی هەیە، بەڕاستی بیرکردنەوەی ژنانەیە. ئێمە قبوڵمان نەکردووە، ئێمە خەباتی لە پێناو دەکەین، بەڵام وە گوتمان تۆ جارێ لە سەرەتای هەنگاونانی بەرەو عەدالەتی کۆمەڵایەتی بەرەو عەدالەت لە بینی ئینسانەکان بە شێوەیەکی گشتی، بۆیە ئەمەشی تێدەکەوێت. بەڵام ئەگەر ئێمە ژمارەی بەشداری ژنان لەگەڵ ژمارەی بەشداری پیاوان ڕێژەیان وەربگرین، ڕێژەی سەرکەوتن لە ناو ژمارەی سەرکردە ژنەکان زیاترە، یان ڕێژەی سەرکەوتن لەلایەن پیاوە سیاسیەکان زیاترە، بێگومان ڕێژەی ژن سەرکەوتن لە ناو ژمارەی ژنانی بەشدار لە سیاست دەیان قات زیاترە لە ڕێژەی پیاوی سەرکەوتن. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ لەبەرەوەی ژنان وردترن، لەبەرەوەی ژنان هەمیشە کەمتر شتیان هەیە بۆ مساومە لەسەرکردن. ژنان دڵسۆزترن، لە هەمووشی گرنگترە. ژن ئێستا لە شەڕی خۆست چەسپاندندایە. ژن دەیەوێت ئیسپات بکات کە سەرکەوتووە، کە غەڵەتی کەمترە، دەیەوێت کەمترین غەڵەت بکات. ژن حەریسترە لە سەرکارەکانی خۆی لە پیاوان، لێ هەمیشە ڕێژەی سەرکەوتن لە ناو ژنان زیاترە لە ڕێژەی سەرکەوتن لە ناو پیاوان. بۆ هەموو ئافرەتانی دەسەڵاتدار ڕاستە، یان یانیکەمەوەی پێگەیەکی کۆمەڵایەتی و ئابووری و کارگەریان لەسەر ئاستی جیهان ئەم ڕێژەیە ڕاستە، لەسەر ئاستی جیهان ئەم ڕێژەیە ڕاستە، چونکە ژنان بەڵام خۆت دەبێت و حتا لە ڕووی سایکۆلۆژیشەوە ژنان ورتر و بە پلانترن، بۆیە ژنان سەرکەوتوترن لە کاتی گرتنە دەسەڵات. ئەگەر لە دێڕێکدا پێم بڵێت فەلسەفەی چوونە پێشەوەی ئافرەت بۆ پۆستێکی کارگێڕی و ئیداری و مالی و تادوایی لە کۆمەڵگەی کوردی لەسەر چی بنەمایەکە؟ دەبێت لەسەر بنەمای ئەوە بێت کە ئێمە هێشتان کیانێکی سیاسی سربەخۆمان نییەوە گەلی کورد، ئێمە هەتا ئێستا نەتەوەیەکی پارچە پارچەکراوین،
دۆزە ڕەواکانی گەن لە پێش دۆزەکانی ترە. دووەم شت ئیدارەدان یا بەڕێوەبردننی تەندروست. ئەمە هەمیشە فەلسەفەی زۆربەی ئەو ژنانەیە کە دەسەڵات دەگرنە دەست، چونکە ژن جگەلەوەی بەرپرسیارەتی پۆستەکەی لەسەر شانە، ژن بەرپرسیارەتی ژن بوونیشی لەسەر شانە. منی سەرکەوتو لە پۆستەکەم وا دەکەم کە هەم کۆمەلگە باوەڕی بە ژنانی دیکە بێنێت، هەم ژنانی دیکە شانازیم پێوە بکەن. بۆیە هەموو ژنێک کە دەچێتە دەسەڵات بیر لەو مەسئولیەتانە دەکاتەوە. قەناعەتتان بۆ کۆمەلگە دروست کردووەوە؟ بەشێکی زۆری کۆمەلگە ئەم قەناعەتی بەدەستێناوە. بۆیەش وە گوتم لە هەڵبژاردننی ئاخیری پەرلەمانی کوردستان کۆمەڵێک ژن بەبێ کۆتا و لە زۆر لە پیاوەندەنجیان زیاتر هێنا و چوونە پەرلەمان. بەڵام پێچوانێ بۆ چوونەکەی دەڵێت چوونە پێشەوەی ئافرەتان بۆ ناوەندێکی بڕیار ئەوەندەی لەسەر بابەتی حیزبی و شخصی پەیوەندی و علاقەی شخصیە ئەوەندە لەسەر کەفا ئەولیاتوی توانان نەبووە لە ماوەی ڕابردوو. ئەمار ئافرەتەکان لەناو خۆیاندا بەخۆیان ئەمە دەڵێن. ئەمە هیچ ئەمە سیرکە ئێمە گوتمان کۆتا ضرورەتێکە بۆچی بۆ ئەوەی عقلیەتی کۆمەلگا و عقلیەتی پیا و سالاری بتوانێت ئەمە قبول بکات کە ژن دەتوانێت ڕۆڵ ببینێ. لەوێ ئاساییە کەم و کورتی تێ بکەوێت، بەڵام ئەمە کاتیە لەم قۆناغا ئەگەر وابێ لە قۆناغی داهاتوو باشتر دەبێت. بۆیە بە پێچوانەوە من بیر دەکەمەوە. من پێم وایە کە ژنان بەشێکی زۆریان تەواعەن هەمویان نا، بەڵام بەشێکی زۆریان توانیویانە نوێنەرایەتی ڕاستەقینەی ژنان بکەن، نوێنەرایەتی ڕاستەقینەی کۆمەلگا و کوردەواری بکەن. بۆیە ژنان لە ڕێژەدا سەرکەوتوتر. ئەو بەشەی کە نەیتوانین ئەم نوێنەرە ڕاستەقی نەبێت لە کۆی ئاستەجاجیەکان هۆکارەکەی چی بووە؟ تواناکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە. ئەمە یەکێکە لە خاڵەکان. خاڵێکی تر ئەوەیە کەوە گوتم سیستەمێکی پیا و سالاریە. ڕەنگە هەندێک وەک ئەوەی کە زۆرێک لە پیاوان تووشی مەسلەی بەرژەوەندی خوازی و پاراستنی حیزبەکە و پاراستنی بەرژەوەندی ئەو دەبنەوە ئاساییە، یان خۆی دیاردەکە غەڵەتە، بەڵام چاوەڕوان کراوە کە ژنێکیش تووشی ئەم غەڵەتانە ببێت. کەواتە بۆ قۆناغێکی وەکو قۆناغی ئێستای حکومڕانی هەرێم ئەمە قۆناغێکی ڕاگوزەرە، قۆناغێکی بە ئاسایی ئەم کێشەیە سیرکەین. بۆ ژن بە تایبەت بەڵێ قۆناغێکی ڕاگوزەرە و دڵنیام هەموو قۆناغەکانی داهاتوو هەر قۆناغ بۆ قۆناغێکی تر بەرەو باشتر دەچێت، چونکە ژن ڕۆژ بە ڕۆژ لە خەباتی خۆی لە ئامانجەکانی خۆی باشتر تێدەگا. ئێمە دەبێ بیرمان بێت کە سیاسەت ئەزمونە. تۆ کە لە سەرەتای ئەزمونکردنی پرۆسەی سیاسی وەکو ژن و هەر وەکو کورد بە شێوەیەکی گشتی ئێمە ئەزمونێکی دوور و درێژی بەڕێوەبردننی وڵاتمان نییە. لانەیە کورتترین ئەزمونی ناوچەکە ئەگەر هیچ جیهانیش نەبێ ئێمە بین لە بەڕێوەبردننی وڵات و لە ئەزمونی تاکی کورتتر ئەزمونی ژنی کووردە لە بەڕێوەبردن. بۆیە ئاساییە کە ئێمە جار بۆ جار باشتر دەبین، بەڵام پێویستمان بە پشتیوانی هەموو پیاوێکی مرۆڤ حیزبێکی دیموکرات خواز هەیە. ئەتانەوێ ئەم ڕێژەی لە سەدا چەند بێت کە چۆنەڵی بە دەردی ئێوە دەخوات یا ئێوە لێ ڕازی دەبن؟ پێی بەشێک لە داتاکان کە لە کۆمەلگای کوردی باز دەکرێت ژنان 150 کۆمەلگا زیاتر. ئێستا ڕێژەی بەشداریەکە چەندە پەرێزخان؟ بەشداری ئافرەت لە کای سیاسی؟ بەشداری ئافرەت لە کای سیاسی زۆر کەمترە لەو ڕێژەیەکی ئێمە داوای دەکەین. لە پەرلەمان 100%، بەڵام لە شوێنەکانی دیکە ڕێژە نیە، لە کابینەیەک بۆ کابینەیەکی تر جیاوازی پێ دەکرێت. بەڵام دەبێت ئەمە لە کۆتا لە دەسەڵاتی جێبەجێکردن جێگیر بکرێت. بەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت کە گوتم مادام ژنان لە کۆمەلگا زۆرینەن، زۆر ئاساییە ژنان لە بەڕێوەبردننیش زۆری نەبن و حاڵەتە دروستەکە ئەمەیە کە دەبێت لە بەڕێوەبردننی حیزب و کۆمەلگا و حکوومەتی ژنان زۆری نەبن. ڕاستە ئێستا ژنان دەسەڵات نین لە حکوومەت، بەڵام ژنان ژمارەی زۆریان لە حکوومەتەیە. هەرچەند بەداخۆ من داتایەکی دقیقم نییە بڵێم ئەوەندە ژنە هەیە، بەڵام ڕێژەیەکی باشی بەشداری ژن هەیە. بەڵام ئێمە کێشەمان لە بەشداری ژنە لە بڕیاری سیاسی، لە بڕیاری حکومی لە وڵاتە. ینی خەمەکەی وە خەمێکی گەورەترە، تەنها بەوە ڕازی نابن کە بەشدار بن لە کایەکی سیاسی و کارگێڕی. دەبێت ئێوە ڕۆڵتان لە داڕشتنەوەی بڕیار و نەخشەی سیاسی هەرێمدا بێت. بێگومان ئێمە بەشداریەک کە تیایدا ڕۆڵ ون بێت بۆ چیمانە؟
ئێمە بەشداری دەموچاوی ژنمان ناوێ ئێمە بەشداری عەقڵ و فکری ژنمان دەوێت بۆیە بەشداریمان دەوێت لە بڕیار بۆی بتوانین کوردستان لەو هەموو ئەزمەیە ڕزگار بکەین کە تیایدا بەشێک لەو هەموو ئەزمانی کە لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پەروەردە لە تەندروستی لە ئابووری و بازرگانی ئێمە لە هەموو بەشەکانی حکوومەتی هەرێم کە کێشەی زۆر گەورەمان هەیە پێمان وایە بەشێک لە کەم و کورتیەکە دەگەڕێتەوەی کە ژنان بەشدارین لە بڕیار من دڵنیام ئەگەر ژنان بەشدار بن بە ڕژەیەکی زۆر باش کێشە و کەم و کورتیەکان کەم دەبنەوە بەشدارێکە لەسەر توانە و لێهات ئەمە یعنی پرسیارەکە تقریبا دووباراکەمەوە بەشداریەکە لەسەر توانە و لێهاتووی بووە بەشێکی زۆری بەڵێ بەشێکی لەسەر لێهاتووی بووە کۆی کە زۆرێک لە پیاوانیش لێهاتووی تێدا بزرە ژنی باشی تێدەکەوێت نۆرمەڵە کەواتە ئێمە حکوومەتێکمان نەبووە لەسەر لێهاتووی بەڕێوە بچێت بەڕاستی ئەگەر ئێمە دائیمەن ئێستاش دەڵێن دەبێ مەخەبات بکەین بۆ دانانی کەسی شیاو لە شوێنی شیاو ئەمە غیابی هەیە لە سیستەم بە کۆ کەواتە بۆ ژنانیش ئەم غیابە ئاساییە کە دروست بێت لە حزبی شەهام مقادرە لە ئافرەت دەکرێت بەڵێ کەواتە کێ دەبێ ئەمێنێ ڕاستکاتەوە ژنان خەباتی ژنان باشە لەسەر بابەتی ڕێژەی ئافرەتان و بەشداریان لە کای حکومڕانی پێ دوایە لە قۆناغی داهاتووتر وێنەکە چی لێ دێت لێرەدا دەوەستێت یان دەچێتە قۆناغێکی باشتر پێم وایە هەمووجارە بەرەو باشتر دەڕۆین چونکە ژنانی خەباتکار موسڕن لەسەر ئەوەی کە دەبێت بەرەو باشتر بچێت و بێگومان کۆمەڵێک پیاوی عاقڵی سەنگینی دڵسۆزیش هەن لە پشتی ئەم خەباتەوە ڕێکخراوەکانی ژنان خوشکان ئافرەتان خاونێکی پرۆژەیەکی هاوبەشن بۆ ئەوەی کە بەداخەوەزیاترکەن بەداخەوە کە خاوەنی پرۆژەی هاوبەشنین بەداخەوە کە چوینەتە ژێر کاریگەری عقلیەتی پیا و سالاری لە کوردستان بۆیە پەرتەوازەیەکی زۆر هەیە لە ناو ڕێکخراوەکانی بەڵام هەمومان کۆکین لەسەر ڕاستکردنەوەی ئەو باڵانسی بەشداریەی نێوان ژن و پیا ئەگەر ئەمە حاڵی ڕێکخراوەکانی ئافرەتان و زمان حاڵی ئافرەتان بێ ئیتر گلەیی بۆ لە حکوومەت و حیزب دەکەنەوە ئەمە حاڵی کۆی پرۆسەکەی لە کوردستان بە ژن و پیاوە بۆیە ئێمە ژنانیش بەدەرنین لەم کۆمەلگایە بەدەریش نین لەم سیستەم و حیزبایەتی کە لە کوردستان دەکرێت بۆیە ئاساییەکە یعنی وەک گوتم دیاردەکان غەڵەتن لە ئەساسدا بەڵام ئەوەی کە دەگوزارێ ئەمە نەتیجەکەی دەبێت هەمواری گۆڕانکاریکردن لە یاسای ئەحزاب لە پەرلەمان دەتوانێت ڕەوڕەوەی خەباتی ئافرەت بەرەو خەباتی بۆ دەکەین کە دەبێت یاسای ئەحزاب لە کوردستان بەشداری ژنان گرنگی زیاتر پێ بدات و بەشداریەوە کۆتا بەسەر ئەو حیزبانەدا بسەپێت کاتە ئێستا نیانە و مەرکەزی بڕیاردانیش ئێمە دەبێت ژنان بەشداری بکەن ئەمانە دەبێت لە قانونی ئەحزاب لە پەرلەمان یەکلایی بکرێنەوە ئێوە لەکوێ یاساکە گرفتانەیە ئێستا هەموویم ئەژمار کرد لە هەموو ئەمانە گرفت هەیە کە بەزەقی مافی ژن لە ناو یاساکە جێگیر نەکراوە لە هەموو پایەکانی باشە کەواتە ئافرەتانی ئێمە لە واقعی کۆمەڵگەی کوردی و ناوەندی حکومڕانی بڕیاردەریا بڕیار بۆ دراوە ڕێژەیە بەشێکی بڕیاردەر و بەشێکی بڕیار بۆ دراوە باش من هیچ کات نەماڵە خدای بەرنامەکە نزیک دەبمەوە دەمەیە دوا سەرنج دوات تێبینی خۆی لەسەر کۆی پرۆگرامەکە گەشتێک مابی بڵێ کۆی پرۆگرامەکە من دەستخۆشی لە ئێوە دەکەم و هیوادارم و داواکارم و ڕجاکارم لە ژنان کە جددیتر بەبێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندی تر پێش بەرژەوەندی ژنان خەبات بکەن جگە لە بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی هیچ بەرژەوەندیەکی تر لەسەروی بەرژەوەندی ژنانەوە نییە ئەمە بەدی دێت خەباتی بۆ دەکەین زۆر سپاس بۆ پەرێز عومەر چالاکوانی بواری ئافرەتان سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوە دووبارە بەخێر بێن زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ